ڕێز و سڵاو بۆێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان لە بەرنامەیەم ڕۆکەدا چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون. لە بابەتی یەکەمدا باسێکەکەین لە دەوری شارە نووسازی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەمڕۆ بۆ شۆڕشی ڕزگاری بەخشی سبەی. کلیلی دەرگای شۆڕشی کۆمەڵایەتی سبەی ڕۆژی ئێران بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەمڕۆن. لەسەروی هەموو بزوتنەوەکان و کاریگەرترینیشیان بزوتنەوەی کرێکاریە. ئەم ڕاستیە بەهۆی بارودۆخێکی بابەتی نەک هەر لە ئێرانی ژێردەسەڵاتی ئەمڕۆی ڕژیمی ئیسلامی بەڵکو لە هەموو جیهانی سەرمایەداریدا بەڕوونی دەبیندرێ. ناڕەزایەتیەکان لە خواست و متاڵباتی ئابووریەوە دەست پێ دەکات و زۆر بە خێرایی گشت هێزی سیاسی دەسەڵاتدار لە وڵاتەکان دەکاتە ئامانج. بۆ ناسینی سەرچاوەی ئەم بزوتنەوانە پێویستە تیشک بخرێتە سەر بۆشایی نێوان هەژاری و سەروەت لە جیهاندا کە ڕۆژ بە ڕۆژیش زیاتر پەرە دەسێنێت. بە پێامارێک کە ماوەیەک لەمەوبەر لەلایەن ڕێکخراوی غێرەدەوڵەتی ئۆکسفام بڵاوکراوەتەوە، سەروەتی 26 کەس لە ملیاردەرەکانی جیهان بەرابەر لەگەڵ هەموو داراییەکانی 3 ملیارد و 800 ملیۆن کەس واتە بەقەدەر سەروەتی نیوەی دانیشتوانی سەرگۆی زەویە. بە پێی لێکۆڵینەوەی ساڵانەی گۆڤاری فۆربیسی چاپی ئەمریکا، زۆرێک لە سەرمایەدارەکان لە ساعاتێکدا زیاتر لە 1 ملیۆن دۆلار داهات بەدەست دەهێنن. ئەمەش لە حاڵێکدا کە زیاتر لە نیوەی خەڵکی جیهان ڕۆژانە کەمتر لە 5 دۆلار و نیو دەرامەدیان هەیە. بەڵام ئەم بۆشاییە گەورەیە لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ ئەوە ڕاستیەکی حاشاڵنەگری زانستی ئابووریە کە هەموو سەروەتی جیهان بەرهەمی کاری کرێکارە. بەبێ کاری کرێکار نە سەروەتێک لە دڵی زەوی دێتە دەر، نە بینایەک ساز دەکرێت، نە بەرهەمی کشت و کاڵ بەدەست دێت، نە چەرخی کارخانەیەک دەسوڕێ و نە تەنانەت هیچ بازرگانیەکیش ئەنجام دەدرێت. ئەوە حاصڵی ڕەنجی کرێکارانە کە بە تاڵان دەبردێ. بەشێکی بچووک لە ئەرزشی کاری کرێکار بۆ ژیانە هەژارانەکەی واتە بۆ بەرهەمهێنانەوەی هێزی کار وەک حەقدەست دەدرێتە کرێکار و بەشەکەی دیکەشی ئەو کارە بێحەقدەستەیە کە بە شێوەی سەروەتێکی یەکجار گەورە لە لای سەرمایەدار کەڵەکە دەکرێت. دەوڵەتەکانیش ئەرکی پاراستنی ئەم سیستمە چەوسێنەرەیان لە ئەستۆدایە. هەر بۆیە بەردەوام یاسای نوێ لە پارلەمانەکان بە خازانجی سەرمایەداران وە بۆ دەستەبەرکردنی زیاتری سەرمایە پەسەند دەکرێت. بۆ نمونە ماڵیاتی دەوڵەمەندەکان بە دەوڵەت بەردەوام کەم دەبێتەوە، لە هەمان کاتیژدا ماڵیاتی کرێکاران و کەسانە کە حقوق وەردەگرن بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەردەوام دەدرێتە دەوڵەت. بەڵام هاتنە خوارەوەی ماڵیاتی دەوڵەمەندەکان نزمبوونی داهاتی دەوڵەتیش بە دوای خۆی دادێنێت. لە لایەکی دیکەوە کەمبوونەوەی ئاستی داهاتی دەوڵەتیش دەبێتە هۆی هاتنە خوارەوەی ئاستی بیمە کۆمەڵایەتیەکانی وەک بێهداشت و دەرمان و ئامۆزش و پەروەرش و خزمەتگوزاری شاری و چاودێری بە ساڵاچوان و هیتر. ڕوون و ئاشکرایە کە زیانەکانی نزمبوونی ئاستی خزمەتگوزاری لە ئەساسدا وە بەرکرێکاران و توێژەکەم داهاتەکانی کۆمەلگا دەکەوێت. ئەم تاڵان و بڕۆ و بێعەداڵەتیەی کە دەبێتە بەستێنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. بەڵام ئەم بزوتنەوانە لە هەمان کاتدا کەنانێک دەخەنە سەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بارودۆخی ژیان وەلەو کەمیش بووە باشتر دەکەن بۆ کۆمۆنیستەکان کە نیزامی سوسیالیستی تەنیا بەدیلی ڕاستەقینەیانە بۆ کۆتایی هێنان بە هەژاری و نایەکسانی سیستمی زاڵمانی سەرمایەداری و دامەزراندنی کۆمەلگایەکی ئازاد و بەدوور لە ستەم و چەوسانەوە دەرفەتێکی خوڵخاندووە تا بەسەر کەم و کوڕیەکانیان لە بوارە جۆرا و جۆرەکاندا زاڵ بن و خەسڵەتێکی کۆمەڵایەتی بە چالاکیەکانیان ببەخشن. فەرموون ناوڕێکی کورد ببینن، دواتر دێنە وڵاتان بە بابەتێک لەسەر لاوان و مەسەب. دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵبارانە ئەو زولفانەی سەما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باڵبارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان
سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوان شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ئاواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسار هەڵدان ئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 سوێنمان بەژن سوێن بە گیان ئەمە لوتکەی سەربەرزیە ئازادیە 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 ئازادی 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 هەڵگەڕانەوە لە ئاین و مەسەب لە ناو لاواندا تایبەتمەندی بارودۆخی ئێستای ئێرانە. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوە تا بەسەر ناوەڕۆکی بواری پەروەردە و بارهێناندا زاڵ بێت. ڕژیم بۆ گەیشتن بە مامانجە و ڕێگری لە شکستی دین لە بەرابەر زانستدا مەدرسەکانی کردوتە ناوەندی فێربوونی ئاین و خوڕافە و ناوەندی لەبەرکردنی بابەتی بێناوەڕۆک. لەم شوێنانەدا لە جیادەوەی کە یارمەتی منداڵان و تازەلاوان بدرێت تا خۆیان و جیهانی دەوروبەریان وەک خۆی بناسن، خوێندکاران ناچار دەکەن تا مێشکیان بە بابەتی بێناوەڕۆک و نەگونجاو لەگەڵ زانستی دنیای ئەمڕۆ پڕ بکەن. لە مەدرسە و ناوەندە ئامۆزشیەکانی ئێران لە جیاتیەوەی کە دوایین دەستکەوتەکانی زانست و کۆمەڵێک معلوماتی ئینسانی ببێتە ئامانجی فێرکردن و خوێندکاران لە دوایین پێشکەوتنی زانست و گۆڕانکاری کۆمەڵایەتی کولتوری ئاگادارکەنەوە، قەبارەیەکی قورس لە خوڕافاتی مەسەبی لە ڕێگەی کتێب و سەرچاوە ئامۆزشیەکانەوە بەسەریاندادا دەسەپێت. خوێندکاران هەر لە یەکەمین ساڵەکانی خوێندن و مەدرسەیان دەبێ فێری نوێژ و ڕۆژوگرتن بن و لەگەڵ نەسیحەت و ئامۆژگاریەکانی پێغەمبەران و ئیمامان ئاشنا بن. کچان دەبێ فێر بن کە بە ڕەگەزی دووهەمبوون بە بێمافی تۆخ و بە سوکایەتیە کە کتێبی ئاسمانی بۆی بە دیاری هێناون خوو بگرن. دەبێ فێر بن کە چۆن لە ژێر عەبا و مەقنەعەدا قژیان داپۆشن. زیرەکترین و بەتواناترین خوێندکارەکان دەبێ ببنە حافزانی قورئان. کتێب و بابەتە ئەدەبیەکان بەبێ لە بەرچاوگرتنی داهێنان و زەوق و هونەری خوێندکار بوونەتە ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی خوڕافات و وشەی بێمانا و ناوەڕۆکی ئەم کتێبانە بە کێشە و پێداویستیەکانی لاوان هیچ بایەخێک نادات. خوێندکاران بۆ وەرگرتنی نمرەی قبوڵی و تێپەڕکردنی قۆناغەکانی خوێندن بابەتەکان بەبێ ئەوەی کە هیچ چێژێکی لێوەرگرن یان هەستی ئەدەبیان ببزوێنێت تەنیا لەبەری دەکەن. کتێبێ مێژوویەکان نەتەنیا خوێندکاران لەگەڵ مێژووی ڕاستەقینەی بەرەو پێشچوونی کۆمەلگا ئاشنا ناکەن، بەڵکو بە دەستێوەردان لە مێژوو و ئاوەژوو نیشاندانی ڕووداوە مێژوویەکان و بایەختانی یەکلایەنە بە کەسایەتیە مێژوویەکان بەبێ لە بەرچاوگرتنی سەردەمی کۆمەڵایەتیە کە تێیدا سەریان هەڵداوە خوێندکاران لە هەر چەشنە ڕاستبینیەک دوور دەخەنەوە و مەیل بۆ خوێندنەوە و لێکۆڵینەوە سەبارەت بە ڕووداوە مێژوویەکانیش بەو شێوەیە لە ناو دەبن. فێربوونی زمانە خارجیەکان لە نەبوونی پێوەر و ڕەوشتی فێرکردنی ستاندارد و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بۆتە کارێکی دژوار و تاقەت پرۆکێن لە کۆمەلگای ئێران و سیستمی پەروەردەدا. ئاشکرایە کە لە چوارچێوەیەکدا کە کۆنەپەرستی بەسەری دازاڵە، کەش و هەوایە کە پڕە لە قسە و باسی دینی و بابەتی دابڕا و لە خواست و ژیانی ڕاستەقینەی خوێندکاران، کلاسی دەرس و مەدرسەی خۆشیێکی بۆ خوێندکاران نامێنێت و دەبێتە شوێنێکی داخرا و وەڕزگەر. هەروەها شێوازی وتنەوەی دەرسەکانیش کەم و کوڕیان کەم نییە. لێکۆڵینەوەی دەروونناسان نیشانی داوە
کە لاوان بۆ پەروەردەکردنی هێزی ئەقلانی خۆیان پێویستیان بە شوێنی کاری جەمعی هەیە تا لەوێدا بتوانن پێکەوە لەسەر ئەزمونونەکانی زانست قسە و باسی هاوبەش بکەن و بە کۆمەڵ هەوڵی بۆ بدەن. خوێندکاران وێ ڕایفێربوونی زانست و تەکنیک پێویستە ئازادانە فکر و تێبینیەکانی خۆیان دەرببڕن و بە ئەزمموی خۆیان بەشێک لە پەیوەندی و فەرزیاتی زانستی کە لە مێشکیاندایە تاقی بکەنەوە. بەڵام لە مەدرسەکانی ئێران بەهۆی زۆربوونی ژمارەی خوێندکاران لە کلاسی خوێندن، نەبوونی کاتی پێویست و کەمبوونی تاقیگە و کارگە یان نەبوونی ئیمکاناتی ستاندارد لە شوێن ئامۆزشیەکان، معلمان بوونەتە تەنیا بنەمای هەموو ئامۆزش و فێرکاریەک لە ئێران. لە ڕاستیدا ئەم شێوەکارە مەجال و دەرفەت و لێکۆڵینەوەی جەمعی و تاوتوێکردنی بیر و ڕاو بەشداری لە بوارە جۆرا و جۆرەکان لە خوێندکاران دەستێنێتەوە و ناچاریان دەکات تواناکانیان تەنیا بۆ لەبەرکردنی قسە و باسی معلم خەنەگەڕ. بەڵام سرەڕای هەموو ئەوانە ئەزمموی 46 ساڵی ڕابردوو بە سەرانی ڕژیمی ئیسلامی نیشانداوە کە منداڵان و تازەلاوان بەشێک لە دەرسە سەرەکیەکانی خۆیان نەک لە مەدرسەکان بەڵکو لە بنەماڵە و کۆمەلگادا فێر دەبن و لەم دەرسانەشدا مرۆڤایەتی، سەکۆلاریزم و دژایەتی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی بەهێزە و بەوهۆیەوە ئامۆزشەکانی ڕژیم بەردەوام شکستیان هێناوە بە جۆرێک کە ئەمڕۆ هەڵگەڕانەوە لە ئاین و مەسەب لە ناو لاواندا بۆتە یەکێک لە تایبەتمەندیەکانی بارودۆخی کۆمەڵایەتی ئێستای ئێران. فەرموون ناوڕێکی تر ببینم بە دوا بابەت دەربارەی سووریا دێمەوە خزمەتە. داهاتووی سووریا چی بەسەر دێت؟ بەڕێز سروعلی بابەتێکی نووسیوە لەو بارەوە بەو سەردێڕەوە دەست پێکات کۆمەڵ کوشکردنی سێ پێکاتە لە کەمتر لە ساڵێکدا. سروعلی بابەتەکەی بەم شێوەیە دەست پێکات و دەڵێت دوای ڕوخانی دەسەڵاتی ڕژیمی بەشار ئەساد و لە ماوەی 9 مانگی ڕابردوودا سێ کۆمەڵکوژی گەورە بەرامبەر بە کەمینە ئاینی و نەتەوەیەکانی سووریا ئەنجام دراوە، لە نێویاندا سەرەتا عەلەویەکان و دواتر مەسیحیەکان واتە کریسیانەکان و دوجاریش دروزەکان کۆمەڵکوژ کراون و هەڕەشەی هێرش بۆ سەر کورد لە داهاتووشدا زۆرە. دوای ناڵۆزیەکان لە سووریا لە نێوان بەدەویەکانی ئەو وڵاتە و حکوومەتی کاتی و دروزەکان کە نزیکەی هەفتەیەک بەردەوام بوو لە ئێستادا بەڕاگەیاندنی ئاگربەز لە نێوان سووریا و ئیسرائیل کۆتایی هاتووە. شەڕێک کە تیایدا بە گوێرەی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ زیاتر لە 600 کەس تێیدا بوونەتە قوربانی. لە دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد و گرتنە دەستی دەسەڵاتی حکوومەتی کاتی سووریا بە سەرۆکاتی ئەحمەد شەر سێ جار هێرش بۆ سەر کەمینە ئاینی و نەتەوەیەکانی سووریا ئەنجام دراوە کە تیایدا بە سەدان کەس بەدەستی حکوومەتی کاتی سووریا و گروپە توندڕەوە ئیسلامیەکان کوژراون و لە ئێستادا پرسیارێکی سەرەکیەوەیە بۆ ئەو کۆمەڵکوژیانە ئەنجام دەدرێت و هۆکارە سەرەکیەکانی ئەو دەستدرێژیانە چین؟ شارەزانی دۆخی سووریا دوو هۆکاری سەرەکی بۆ ئەو ئاڵۆزیانە باز دەکەن، لەوانش هۆکاری دەرەکی واروەها هۆکاری ناوخۆی. لە هۆکارە دەرەکیەکان گرنگی جیۆپۆلیتیکی سووریا و دەستوەردانی وڵاتانی ناوچەی و جیهانی لەوانش پشتیوانیکردنی تورکیا لە حکوومەتی کاتی سووریا و هەروەها هێرشە سەربازەکانی ئیسرائیل بۆ سەر وڵاتە لە دوای ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەد باز دەکرێت. حکوومەتی کاتی سووریا بە چەندین هۆکار ناتوانێت هەژمونی خۆی بەسەر سووریادا بچەسپێنێت و سەقامگیری لە سووریا بێنێتە دی. سیستمی سیاسی سووریا سیستمێکی داسەپێنرا و لە دەرەوەی سنوورەکانی وڵاتەیە و حکوومەتی کاتی ئەو وڵاتە لە ڕێڕەوێکی دیموکراسیەوە و بە دەنگی هاوڵاتیانی سووریا دەسەڵاتی نەگرتووەتە دەست. بۆیە بەشێکی بەرچاوی دانیشتوانی سووریا بە تایبەتی کەمینە ئاینی و نەتەوەیەکان ئەو حکوومەتە بە نوێنەری خۆیان نازان و ڕەوایی پێنابەخشن. حکوومەتی کاتی سووریا لە چەندین گروپی سەربازی جیاواز دروست بووە کە هەر یەکەیان ئەجێندای تایبەت بە خۆیان پەیڕەو دەکەن و بەشێکی زۆریان پاشخانێکی توندڕە و تێروریستیان هەیە و ملکەچی فەرمانەکانی حکوومەتی ناوەندی سووریا نابن. لە لایەکی دیکەشەوە
چەندین وڵاتی ناوچەی و جیهانی بەرژەوەندیەکانی خۆیان لە سووریا پەیڕەو دەکەن و بە ئاسانی دەستبەرداری ئەو بەرژەوەندیانە نابن. هەر سێ وڵاتی تورکیا، ئەمریکا و ئیسرائیل هەرکان بەهۆی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیانەوە پشتگیری لە بەشێک لە پێکاتەکانی سووریا دەکەن. هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە پشتیوانی ئەمریکا نیگەرانن لەسەر هەڵدانەوەی داعش لە سووریا و بۆ هۆیەشەوە بەشێک لە هێزەکانیان لە ڕۆژاوای کوردستان جێگیر کردووە. لە درێژەدا بەڕێز سروە عەلی ببورن درێژادا توەڵێت تورکیە نیگەرانە لە دەسەڵاتی کورد و هەر لە سەرەتاوە پشتیوانی و یارمەتی گروپە توندڕەوەکانی سووریای کردووە بۆ هێرشکردنە سەر ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستاندا. ئیسرائیلیش لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە بۆ جارێکی دیکە نایەوێت دەسەڵاتێکی بەهێز لە سووریا و لە نزیک سنوورەکانی خۆی قبوڵ کات، بۆیە بەنیازە لە ڕێگەی پشتیوانیکردن لە دروزەکان سنوورەکانی خۆی لە سووریا بە ڕادەیەکی زۆر بپارێزێت و گەڕێنتی بکات. چیتر قبوڵی ناکات هێزەکانی حکوومەتی ناوەندی ئەو وڵاتە جارێکی تر لەو سنوورانەوە جێگیر ببنەوە. بە لە باشچاوگرتنی هەموو هۆکارانە و تایبەتەن هۆکارە ناوخۆیی و دەرەکیانەی کە باسمان لێ کرد پێ ناچێت لە داهاتوێکی نزیکدا گرژیەکان لە سووریا کۆتایی پێبێت و سەرهەڵدانەوەی ئەو ئاڵۆزیانە لە داهاتوودا شتێکی پێشبینی کراوە. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.